وڵاتی نەمسا بە شوێنەوار و بینادێرینە ڕۆشنبیری و کەلتوریەکانی ناسراوە کە مێژووی هەندێکیان بۆ سەدەکانی ناوەڕاست دەگەڕێتەوە. یەکێک لەو شوێنانەی کە سەرنجی توێژەران و گەشتیارانی ڕاکێشاوە کتێبخانەی ئەدمۆند ئابیە لە یەک کاتدا مێژوو کتێب و هونەر و گەشتیاری کۆ کردوتەوە. کتێبخانەی ئەدمۆند ئابی دەکەوێتە ناوچەیەکی گەشتیاری لەسەر ڕووباری ئێنس لە نەمسا. بە پێی ڕاپرسیانەی کە بۆ دەستنیشانکردنی سەرنج ڕاکێشتن کتێبخانە ئەنجامدراوە، تێیدا جگە لابوونی ژمارێکی زۆری کتێبی دانسقا، چەند پێوەرێکی دیکەی وەکو شێوازی بیناسازی و تەنانەتباری جوگرافی و کەشوهەوای ئەو ناوچەیە کە کتێبخانەکەی تێدایە ڕەچاوکراوە. کتێبخانەی ئەدمۆند ئابی لە سەرەوەی ڕیزبەندی سەرنج ڕاکێشتنی کتێبخانەکاندایە. لە نێو ئەم کتێبخانەیەدا 200,000 کتێب هەن. گرنگی کتێبەکان لەوەدان کە زیاتر لە هەزاران دانایان دەستنووسن و هەندێکیان تەنیا یەک نوسخەیان هەیە و بەتەنیا لەم کتێبخانەیەش هەن. 70,000 کتێبی دیکەشیان لە سەرتاسەری جیهانەوە کۆکراونەتەوە و با شێوازی گونجاو چاپکراونەتەوە و دەپارێزرێن. جگەلەوەی بە هەزاران کتێبیش هەن کە زۆربەی ناواخنیان لە وێنە و تابلۆ بەکارهێنراون. وێڕای ئەو ژمارە زۆرە لە کتێبی دانسقە و دەگمەن کە لە کتێبخانەکەدا هەن چۆنێتی بیناکەیەتی کە بە شێوازێکی هونەری ئێجگار بەرز ڕازێنراوەتەوە و سەقفی زۆرینەی کتێبخانەکە بە وێنە نەخشێنراوە. دواتریش 2 تاوەر بە بەرزی 7 مەتر بۆ بیناسرەکیەکە دروستکراوە. جگەلەوەی ڕوبەرێکی فراوانی سەوزایی وەک پارکێک بۆ سنووری بینە کتێبخانەکە تەرخان کراوە. ئەو کەسانەی سەردانی کتێبخانەکە دەکەن زۆر جار ئەوەیان دووپات کردوتەوە، وەک ئەوە وایە لە بینایەکی ئەفسوناویدا گەشت بکەی، چونکە لە یەک کاتدا ڕەنگ و کتێب و هونەری تەلارسازی سەرنجت ڕادەکێشێت. کتێبخانەی ئەدمۆند ئابی لە ساڵی 1976 دروستکراوە. لە سەرەتادا بە ئامانجی سوودوەرگرتن وەک کڵێسە بەکارهێنراوە. بە جۆرێک هۆڵەکانی بۆ خوێندنەوەی کتێب لەلایەن قەشەکانەوە بەکارهێنراوە. بەڵکو بەکارهێنەرانی کتێبەکان بە ئەمانەت کتێبیان وەردەگرت. لەبەر ئەم هۆکارش مێز و شوێنی خوێندنەوە لەو کتێبخانەیەدا نییە. ئێستا ئەدمۆند ئابی وەک مۆزەخانەیەکی تایبەت بە کتێب سوودی لێ وەردەگیرێت.